ئەم وڵاتیە زیاتر لە 2 ساڵە ئۆتۆمبیلی بێسەرەتای پێیە. ئەمە دووەم جارە سەردانی بەڕێوەبەرایەتی یاسایی شێڵەبجە دەکات تا زانیاریەکانی تۆمار بکرێن. لە ڕێگەی پەیامەوە داواکاریەکی بۆ لایەنە پەیوەندیدارەکان هەیە. بەتەئکید بەبێ ئەمری ئەمان نەهاتوە، بەبێ ئەمری هەرێمی کوردستان نەهاتێتە ناوە ئەمە. ئێستش کە هاتێتە ناوە باوەڕ بکە گەنجمان هەیە شووتی بار کردووە، 7 وەرەقەی پیا کردووە داتی بەم سارە بە 3 ساڵە بە 2 ساڵە شووتی بار کردووە، کرێکاری کردووە، سارێکی ئاوای کڕیە. ئەگەر شتی بۆ بکەن ئەمە خەیری خوایە و نعمەتی خوایە. سارێکی بۆ ناکڕێ بە دەفتەرێک و 50 وەرەقە، ئەمەی کڕێ بە 7 وەرەقە حساب بکەن نیو پارەیە باشە. کارێکتان بۆ بکەن کە لە شەقامەکان ڕەحمەتی خوا لێ بێ. کارێکمان بۆ بکەن لە ناوبازار ڕاکوورە ئیشە پێویستێکمان بوو بتوانین بە حوڕی بێ ناوبازارڕۆ ئەوەنە. ماوەی 2 ڕۆژە لێرە سەرەیەکی زۆر گیراوە تا جارێکی دیکە زانیاریەکانی ئۆتۆمبیلی بێسەرەتا تۆمار بکرێنەوە. بەپێی وتەی ئەم شۆفێرانە ئەوانەی 6 مانگ پێش ئێستا کۆدیان بۆ کرابێت بارکۆدێکیان پێدەدرێت، بەڵام ئەوانەی ناو زانیاریەکانیان سرابێتەوە دیسانەوە لە سەرەتاوە زانیاریەکانیان تۆمار دەکرێتەوە. وڵی داواکارم لە ئەوەی کە دەسڵات و ئەم هێنان بەدەستێ هێزە ئەمنیەکان دەسڵات حکوومەت ئاسانکاری بکەن بۆ هەموو ئەم چینی فەقیر و هەژار و داواکارم لە شۆفێرانیش ڕێنماکانی هاتوچۆ بە سەلامەتی بە ڕێکوپێکی پێڕەو بکەن. وڵای داواکاریمان ئەوەی لە حکوومەت کە وەرەقەیە شتێکمان بە بکەن کە ئەم سارانە ئێمە خەڵکێکی فەقیرین کڕیومانە نیمانە سارەی مەسەلەن ڕقم بکرین. هەر کەسی ئەمەی کڕیەوە بۆ بژێوی ماڵی خۆی بۆ فەقیری ماڵی خۆی داوام لە حکوومەت وەرەقەی شتێکمان بە بکەن کە لە سەیتەرەکانە نەگیرێت. هەر ئەوە داواکاریمان ئێستا بارکۆدەکەمانەدانی ناونووسینە هیچ جارێ نەچمەتە ژوور بزانم چی و چی نییە، ئەزان بڕیار چیە و چی نادرێ. تا ئێستا حالم بەزەوە نەوتیانە ناونووسین هەیە و ناوەکە دەنووسین و تزان کە ئینشاڵڵا تەلەفۆنمان بۆەکەن. لیژنەی ئەمنی پارێزگای هەڵەبجە ماوەی چەند ڕۆژێکە هەڵمەتی دەست بە سەراگرتنی ماتۆڕ ئۆتۆمبیلی بێسەرەتایان دەست پێ کردو و لە شوێنە گشتیەکان و ناو بازاردا ببینرێن دەستیان بەسەردا دەگیرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.